پاش ناوبڕەکەەوە جارێکتر سڵاوتان لێبێت ئەوە ئەچینە سەتاشخانەیەکی تر با بزانین ئەم شۆ سەرەمان بەرەکەوێت کە بۆ بەیانی جەژنە یاخود ئەوە تا ئێمە سەر چاک ناکەین کە جەژنی ڕەمەزانی پیرۆزە سەرەمان بەرەکەوێت دوی شەو شەو لا ساعات وانزۆ نزیکی ساعتێک بەڵێ ئەکی سەرە دێت لای تۆزێکی تر وادیانای بەڵێ ساعت چەند سەرەوە بەرکەوتووە چارێکی وێ وێ ئەمە لە ڕێگەی کەناڵەکەیەوە پەیامێ بگەێنم بۆ حکوومەت بەڕاستی ئەمڕۆ 12 جار کارەبامان بڕاوە باشە پێرم بە جەژنانەوە نیە بە خاتی خەڵکی بڕن خەی ناکە بەڵام عارفەنا هیوادارم ئەمە بە بەرپرسەکان بگا عارفەنا عارفە ئەنی منە بێستا هەموو دەلاشی ئەم جاتێت تا بەیانی ئیشکا بەڵام ئەگەر ئەو کارەبیان وا لێ نەکردا بۆ نمونەیە مە سەعات 5 ڕۆژینەوە ئەم خەڵکە سەعات 5 جادی چۆڵە کرد بەڵێ بەڵام بە حکمی وڵای تەسەوەر کە دەجات ڕاوە وڵی هەیە فرۆژێتەوە سەرەکەی کارەوە سەرشە نووسنیان ئەوە تا وڵی بەناوە ساوەتا ئەمە ناومان نووسی بوو بەس تەواوی خەڵک وەستن بۆ پێشوەخت بیریەمەی ناکەوێتەوە وڵای بووە بە عادەت عادەت وڵی بەتایشید ئەوەی کە پێشتر چاچێکا قازانجێتی کە دوایەوە ینی ئێستا بازی گوای لاتۆ بەس جەژن و جەژن دەرەکەی و بوو قەیسی لاتوە بڵێ موعیدی بۆ دانێڵی ساعت 5 وەرە تقریبا 5 و 20 دقیقەوە 20 دقیقە لەوانێ دوو سەر چاکەی هەڵێ کاکە من تەلەفۆنم کردووەمە لەبەر سەرەکان ئاڵ گۆڕ بکرێ مەسەن کەسێک بگا بێت لە هەموو دوکانێکە ڕوویە جەژنی تۆش پیرۆزە باشی خەریکی دەم و چاو چاکن سەر چاکردن ئارەوەڵا پیرۆزی بێ زۆر سپاس ئەو بەیانی ببین دەم و چاوێکی زۆر جوانی هەیە ئێستا ئەوەسپی و ئینێکی دیاوە زەمە چییە وڵا دەرمانە وڵا بەرتەکەوێ ئەگەر سەرە بگری ساعت چەند مەسەن ئەگەر ئێستا من بێم ساعت ساعەیەکە سێ بەرتەکەوێ ساعتیش بەڵێ خەی ناکە سەر چاک ناکەین ئەڕێنەوە ماڵەوە تێز سرعە دەکەین لەشتان ساغ بێت جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێت کێشە چی بوو لەسەر چی بوو وڵایی هیچ هەر بە بۆنەی جەژنەوە خەڵک ماشەڵڵا زۆر قەرەباڵغا لێرە نازانم گوێمان لە دامە بنێ بوو گلەیەکە کرد لەبەر خۆ وڵایی ئەوە مەسەلەی چی بڵێم وڵی هیلاگەشتی لەسا حوتەوە هاتوین هێتاوکو ئێسش بەرمان نەکەوت وڵای ئەو کوڕی برادرم بە ناوی خۆم هەموو سەرتاشەکانی شاری سلێمانی پیرۆزبایی جەژن لە هەموو گەلی کوردەکەم لە هەموو مسلمانانی جیان بە تایبەتی لە هەموو گەلی کورد هیوادارم بێتە جەژنێکی خۆشی و شادی و کامەرانی بۆ هەموو کەس بۆ ملاک وەرە من هەر احتیاط خۆم خستووە ئارە وڵە بەرێکیان بەری نەکە فەرقی نییە ئەگە سەرێک چاک نەکەی مەسەن چییە بێت ئەگە سەرێک چاک نەکەی چییە بێت وەڵاهی چیتر لە مەسەلە نانگۆڕە خۆمە تا سەعات چوارە خەو وڵا سرمدای نابوو ئێستا داێنراوە چاکە باشە ئەم قژە تێک ناچێتەوە وڵی تێکەچێتەوە کێشە چی چاک کردووە آخر ناش لەوانی ئیشێکەمە نەبێت بان نیۆ ڕۆدەمێنەوە سەرتان چاک کردووە بۆ جەژن جام بەڵێ خۆش جەژنی تۆ هەروەها پیرۆز بێت لە هەموو لای ئەم بەڕێزانە کە سەریان کردووە بۆ جەژنەکە نێرگەلەشیان داناوە بەڵام هەمویان ڕایان کرد نێرگەلەکان بەجێشت ئەوان نەبێ نێرگەلە تەرگ ناکرێت ئەی ئافرم کامێراکە ئەتوانی نێرگەلە بە خەڵک فڕێبی با لە بابەتەکە لانەین ئێستا ئەم هاوڕێمان خەریکن سەریان گرتووە بۆ جەژن بۆی کە سەریان جوان بێت هاتوین سەرێک دانین بەرمانەکەوێت ناوەڵە عاشن ئەڕۆنەوە ماڵەوە لەوانەی ساعت 12 نیوەڕۆ والله وایە بەس ئەگەر چاشی نەگەی خۆش نیە ناچیتە دەرەوانێ سم بە تەمام بۆگەل بەرم نەکەی دووەم ڕۆژمە دەرەوە ئەگەر هاتوو سەرەکە و بەرنەکە و چییە بێت هیچ ناوێت شتێکی زۆر ئاساییە بەڵێ جەژنەکە حسابە جەژنەکە حسابە دەرە چێ مەسەم بڵی ئەو جەژنە سەرم چاک نەکرد نا لە دڵم دەرناچێت چونکە من مشتری ئەوم زۆر تەبی ئێوە لامە چاکمان کردووە بەڵام ئەمە داهێنانە جیاب ئەمە چاک بەڵێ ڕەبی پیرۆز باشکە خێربانچان یا خەڵ خێر بەخێر بێ تۆ سەر چاک کردووە پێشتر چاکم کردە بەڵام پێشتر ئێستا ئێستا بەس بۆ داهێنان ئەی باشە ئەگەر تێک چۆ تێک ناچێ کە ئێستا هاوڵاتیان خەریکی خۆمادەکردن بۆ سبینە بەیانی کە چەند سەعاتێکی ماوە نانی بەیانی بخورێت بەڵام کە ئێستا نزیکەی سەعات دوی شەوە چەند هاوڕێکمان لە سەر شەقامەکانن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان
سڵاوتان لێبێت هاتوین بەس تەنها جژنە پیرۆزتان لێکین کە ئێوە کەسانێکن ماندووە بن لە شەقامەکان تا ئێستا ماونەتەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان جژنتان پیرۆز بێت. جژن لە هەموو لایەک پیرۆز بێ. جژنی ئێوەش پیرۆز بێ خێرن سەرچاو. جژنی ئێوەش پیرۆز بێ جژنی هەموو کارمەندانی پۆلیسی فریاکەوتن واتە بە ژمارە تەلەفۆنی 104 لە هەمیان پیرۆز بێ لە هەموو ئەفسەرە بەڕێزەکان و دەستخۆشیش لە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی ترەکەین وەکو ئاسایش و بەڕێوەبەرایەتی پۆلیسی ترافیک واتە کارمەندانی هاتوچۆ دەستخۆشییان لێ یەکەین. یەکێکی تر کە یاخود چەند کەسانێک تر کە لە شەودا بۆ خزمەتکردنی شەقامەکان و پاکتەمیز ڕاگررتنی شەقامەکان ماونەتەوە ئەم برابەڕێزەیە کە ئەتوانین پێی بڵین یەکێکە لەوانی کە زۆر ماندووە بێت کە بەیانی جژنە سڵاو لێ بێت سەرچاوم جژنی پیرۆز بێت. جژنی تۆش پیرۆز بێ. ئەوەی کە ئێمە لە شەوی ڕەمەزانە یاخود لە دواهەمی شەوی ڕەمەزانە کەشەی عارفێ و بۆ بەیانەکەی جژنە ئەو پاشەڕۆیی کە فڕین با بڵین ئەو شتانی کە کڕیمان یاخود دەبێت ئەو خواردمانەوە لەو شەوەیە و کە بەجێڵین لەسەر شەقامەکان ئەم هاوڕێمان پاشێکاتەوە یاخود نمونەی ئەم هاوڕێمان پاشێکاتەوە دەستخۆشیتان لێکین دەیوی جژنی تۆش پیرۆز بێ دووبارە. سعات نزیکی دووشەوە چۆنە تا ئێسامان وەڵای مەزوێرین. تەسویرکە خۆشەویستان ئێستا کە شەوی عارفەیە کە بۆ بەیانیا جەژنە سعات دووشەوە حادیسەیەک دروست بوو هیوادارین کە کەسی تیان نەچوو بێت. ئێوە کە تا ئێستا ماونەتەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بە تایبەتی لە کاتی بۆنەکانە زۆر ڕوودا و ڕوایەت ئێستاش پێش وەخت کە ما بڵین کە ئێمە وێنەی ترمانەگەی بەڵام ڕووداوێک ڕوویا بەرحاڵ جژنتان پیرۆز بێت و ئێوەڵەن چی؟ سپاس جژنی ئێوەش پیرۆز بێ. وەڵای ئێمە تکامان لە هاوڵاتیانە تۆزێ چواردەورمان سۆڵکەن هیچ کاتێک ڕێگەمان پێنایەن ماشەڵا سەیری ئەو قەرەباڵخێکە ناتوانین شەکانی خۆمان ڕایکەن داوای ئەومان لە خەڵکە هاوکاریمان بکەن. ئێوە کە تا ئێستا ماونەتەوە هەموو شتێک ئێوە لێرامێنەوە بە تایبەتی لە کاتی بۆنەکانە ئێمە دەستخۆشیتان لەکەین وێڕاوی کە زۆر هیلاکە بن بەڵام مانوونە بن جەژنیشتان پیرۆز بێت. سپاس جژنی ئێوەش پیرۆز بێت سپاس بۆ هاوکاری ئێوەش سپاسی ئێوەشەکەن ئێوەش هیلاکن لەگەڵ ئێمەیە هاتوون ئێمەتان بەسەر کردەوە ئێمە زۆر سپاسی ئێوەکەن. ئەوە ئێستا سعا سێشەوە ئێمە کۆتایی بە بەرنامەکەمانێنین با بزانین من و هاوتا ئەم شەو سەرەمان بەرەکەوێت کە سەعاسی شەو ئێستا سەرتاشخانەکان کراونەتەوە و وەستاکان خەریکی سەرچاکردن ئاخۆ بەرمانەکەوێت کە سەرمان چاکەین بۆم جژنە یانەوە تا قژمان ئەرئاوا بە ئاڵسکایی ئەمێنێتەوە بەڵام بەرحاڵ جژنی هەموو لایەکتان پیرۆز بێت بە هیوای جژنێکی خۆش بۆ هەموو لایەک تا بەرنامەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بینەوە خواتان لەگەڵ.